بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە زنجیرە وتاری ئاسایشی ڕۆح و لە خزمەت کتێبی نایابی ئەددا وەدەوای زانای پایەبەرز ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئێمە زۆر دەرسمان گوزەراندووە و کەمێکمان لە کتێبەکە ماوە. دوای ئەوەی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باسی گوناهەکانی بۆ کردین و ئەنواعی جۆری گوناهەکان لە شەریک بۆ خوا قەراردان و لە کوشتنی مرۆڤ و لە زینا و لیواڵتە و سیحاق و هەموو ئەو گوناهانەی بۆ باس کردین. دواتر هاتە سەر باسی خۆشەویستی بە درێژی، چونکە ئەگەر مەسائلی خۆشەویستی نەبێت گوناه ناکرێت، بە تایبەتی لە بابەتی زینا و لیواڵتە و ئیتیانی بەهائیم و هەموو ئەو بابەتانە خۆشەویستی پاڵ بە ئینسانەوە ئەنێت کە وای لێ ئەکات کە بەرە گوناهی ببە. بۆیە بە درێژی باسی مەسائلی حبی بۆ کردین و هەردوو جۆرەکەی حب و خۆشەویستی سەواء خۆشەویستی مەزموم و زەمکراو یا خۆشەویستی مەحمود و سوپاسکراو بۆی باس کردین. ئەمڕۆ فەصلێکی تایبەت باسەکە ئەفەرمێ الحب لله وحده فصل، یەک فەصلی تایبەت بەس باسی ئەمەکە خۆشەویستی تەواوی خۆشەویستی بۆ خوا جەلە جەلالوه. ئەفەرمێ دوای ئەوەی ئەوانەی پێشوت زانی بزانە هەرچی شتێکی زیندوو هەیە ئللا ئەبێ ئیرادەی هەبێ، ویستی شتەکان بکات، خاوەنی ئیختیار بێ. دوو ئەبێ مەحەبەت و خۆشەویستی هەبێ. سێ ئینجا بەپێی ئەم دوانە کردەوەی پێ ئەکرێ. یعنی تەسەوور کە ئەگەر خۆشەویستی نەبێ کێ نوێژی پێ ئەکرێ، ئەگەر خۆشەویستی نەبێ کێ ڕۆژی پێ ئەگیرێ، خۆشەویستی بەشە مەحمودەکەی نەبێ. بۆیە ئەفەرمێ هەموو شتێکەوە حەرەکە ئەخاتە بوونەوەرەوە بریتە لە مەحەبەت و ئیرادە. ئەم دوو شتە دەی هەرچی مەوجودات هەیە، هەموو حەرەکات و هەموو جوڵەیەکیان هەیە، هەر هەمووی لە پێناوی خۆشەویستەکەیانایە کە خوایە جەلە جەلالوه. خوای گەورە لە قورئانە فەرموویەتی لەو کانە فیهما ئالیهەة ئیلا الله لەفەسەدەت. طبعا عیبادەت بە حب و خۆشەویستی ئەکرێگەرە ناکرێ، ئینسان قەت ناتوانە عیبادەت کە. هەموو جۆرەکانی عیبادەت کە ئینسان جێبەجێ ئەکا بە مەحەبەتەوە ئەیکا. مەحەبەت بەشێکی سەرەکیە لە عیبادەت. طبعا عیبادەت سێ جۆر ئێمە عیبادات ئەکەین. بەشێک لە عیبادەتەکان پێوترێ عیبادات القلوب. چۆن گوناه هەیە لە دڵە، عیبادەت هەیە لە دڵە. یعنی لەوەش ئینسان بڵێ باشە بە دڵما چۆن، یعنی ئەخۆ کیبر بە دڵ ئینسانە ئەگوزەرێ و بە گوناهیش لەسەری ئەنووسرێ. ڕیا بە دڵە ئەگوزەرێ و بە گوناهیش لەسەری ئەنووسرێ. بە هەمان شێواز ئیخلاص بە دڵە ئەگوزەرێ و بە عیبادەتیش بۆ تەنووسرێ. مەحەبەت و خۆشەویستی بە دڵە ئەگوزەرێ. چەندێ خوات خۆشەوێ، چەندێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم خۆشەوێ کە پێشتر دەرسەکانی پێشتر باسمان کردووە. ئەم مەحەبەتە حەرەکەیەکی دڵە. جۆرێک لە عیبادەتەکان لە دڵایە، جۆرێک لە زمانایە، زمانیش ئەنواع جۆری عیبادەتی خۆیە، بڕێکی کردەوەیە. چی کردەوە هەیە کە ئینسان جێبەجێ ئەکا، چی کەلیمە هەیە کە بە زمانی ئینسانە دێت ئەگەر نیفاق لە ئارایە نەبێ. ئەگەر نیفاق لە ئارایە نەبێت، وان لە مەسەلەی جن و ئینسا مەسەلەی نیفاق هەیە. ئەفەرمێ ئەگەر نیفاق لە ئارایە نەبێت، هەموو ئەوانەی کە ئینسان ئەیانکا لە وتن یان لە کردن هەر هەمووی لە مەحەبەتەوە سەرچاوە ئەگرێت. خۆ ئەگەر ئینسان گوناهیشی کرد، بە زمانی گوناهی کرد، جۆرێک مەحەبەت هەیە. ئیمامی غەزالی قسەیەکی جوانی هەیە، فەرمێ جاری وایە ئینسان ئەوێ زەمی کەسێ بکە، ناتوانێت زەمی ڕاستەوخۆی کە، یعنی ڕاستەوخۆ باسی بکە زەحمەتە بەلایەوە. و لەوەی خەڵک لێ قبول نەکەن دانیشێ لە مەجلیسا باسکە، بەڵام باسی ئەکرێ مەسەن باسی مسلمانێک ئەکرێ ئەڵێ کورە کاتی خۆتانی پێوە مەکوژن کاکە وازی لێ بیانە دەستخوا.
ئەم بێنە دەستخوا زۆر معنایتە یان دوعای وە کورە دەخوا عەفویکەوە ئەزی لێ بێنە ماڵە ئەوە بێ یعنی مەرج نییە ئیلا ڕاستە و خۆت و ئەو کەلیمەی لە زمانە دەرەچێ باشە بە گوناهەکە بێت نا حرەکەی ناوەوەی دڵ بۆیە ئەفەرمێ ئیمام ئەفەرمێ جاری وایە ئینسان ئەچێ کردەوەیکی زۆر چاک ئەکا بەڵام ئەم کردەوە چاکە پاڵنەرەکەی کە مەحەبەتی خوانیە بە گوناه لەسەر ئەنووسرا ئەبێ پاڵنەر بۆ هەموو کردەوەیەک مەحەبەت بێ بۆی ئەفەرمێ لەو کانە فیهما ئالیهەة إلا الله لەفەسەدەتا یعنی ئەمە زۆر کات کە مناڵ بوون واتی ئەگەیشتین لە تەفسیری ئەو ئاەتە ئەمانوو ئەگەر خوایەکی تر هەبێ یەکێکیان ئەڵێ باران نەبارێنم ئەوی تر ئەڵێ باران نابارێنم یەکیان ئەڵێ ئەستێرەیە دروستەکەم ئەوی تر ئەڵێ ئەو باسی ڕبوبیەتە خۆ باسی ئولوهیەت نییە ئەمە ئاەتە باسی ئولوهیەتەکە ئەفەرمێ لەو کانە فیهما ئالیهەة إلا الله ئەگەر پەرستراوێکی تر هەبێ غەیری خوا جەل جەلالوهو بەحەق ئاسمان و زەوی هەمووی تێکەچ بۆ چونکە مەحەبەت نامێنێ حرەکە و جوڵە و سەکەناتی هەموو کەون و کائینات بە مەحەبەتی خواوەیە کە مەحەبەتەکە نەما هەمووی سقوطەکە ئەدا بەیەکە بۆیە ئیمام ئیبن القەیم لێرە زۆر جوان ئەم مەسەلە ڕۆشن ئەکاتەوە ئەفەرمێ خوای گەورە نەیفەرمووە نامێنێ فەرموویەتی چی لە فەسەدەتە فەسادەت بڵاوە بێتەوە لەسەر ئەو کەلیمەش بۆست واتە لەو کانە فیهما ئالیهەة إلا الله لەفەسەدەتە لە دوو ڕوانگە و لەسەری بۆستە یەکەم سیر کە باسی ئالیهە ئەکا باسی ڕبوبیەت ناکە دوو باسی فەسادەکە باسی عەدەم ناکە خۆ ئەگەر ڕبوبیەت بوایە عەدەم ڕووی ئەدا بۆ ئەستێرەکانیان نابەیەکە هەر هەمووی شپرزە و دنیا نە ئەمە خوای گەورە باسی ئەوە ناکا بڵێ وەڵا ئەگەر بێت و دوو پەروەردگار لەسەر زەوی هەبێ کەون و کائینات با بڵێن فەساد ئەبێ گەندەڵ ئەبێ نە باسی ئەوە ئەکا ئەگەر دوو پەرستراو لەسەر زەویە وجودی تەواجودی هەبێ یان لە ئاسمانەکانە تەواجودی هەبێ لە فەسەدەت دەی ئەگەر ئەم ئاەتە تەسەوورکەن لە زۆرێک لە کوتوبی تەفسیریشە یعنی تعبیری ئەم ئاەتە بەچی دراوەتەوە بەوەی کە باران ئەبارێ باران نابارێ مەسەلەن توانە یەکیشان ئەگەر دوو خوا هەبێ یەکیان ئیرادە ئەکا باران بارێکیان ئەو باسی ڕبوبیەتەوە خۆ ئاەتەکە باسی ئەوەی نەکردو و باسی ئینعیدامی نەکردووە باسی فەسادەتی کردووە بۆ چونکە چۆن ئەم کەون و کائیناتە نابێت دوو خوای تیا بێ فاسد ئەبێ هەر دڵێک دوو پەرستراوی تیا بوو فاسد ئەبێ ئەوە قسەکە هەر دڵێک دوو پەرستراوی تیا بوو فاسد ئەبێ ناکرێ بڵێم وەڵا خواشم خۆش ئەوێ و لە بەرامبەریشە پێڕی شێطانیشم خۆش ئەوێ ناکرێ شتی وایان کۆ نابێتەوە ئەم دووشتە مەحاڵە چۆن لە کەون و کائیناتە دوو ئیلاه کۆ نابێتەوە دوو پەرستراو کۆ نابێتەوە بەخوا لە دڵیشا کۆ نابێتەوە بۆیە ئەفەرمێ ئەم فەسادە خوای گەورە فەرموویەتی یعنی ئەیان هێڵمەوە یعنی ئەگەر دوو ئالیهەش لەسەر زەویە هەبن تەواجودیان هەبێ لە دڵی ئینسانەکە ئینسانە ئەمێنێ وەکو خۆی بەڵام فاسد ئەبێ بۆگەن ئەبێ کەون و کائیناتیش ئەگەر دوو ئالیهەتی تیا بێ عینەن بەڵام فاسد ئەبێ ئەمێنێتەوە بەڵام فاسد ئەبێ ئەفەرمێ بەم سەلاح و بەم ئیستیقامە و بەم وردەکاری و بەم شێوازە نامێنێ چونکە ئەو کاتە نظامی دوو پەرستراو هەر یەکەیان شێوازێک ئەبێ هەر یەکەیان بە شێوازێک بڕیار ئەدا کە پەرستنی بۆ بکرێ ئەو کاتە لە دڵ و دەروونەکانی ئینسانە لە گەردوونە هەر هەمووی تێکدان ڕوو ئەدا چونکە ئەو مەحەبەت و خۆشەویستە نامێنێ کەوا بێ کاملی مەحەبەت بۆ ئیلاه بێ بۆ پەروەردگارە بێ کە ئەی پەرستین اینجا تەواو ئەفەرمێ ئەم مەسئلە چۆن لە شەریعەتە مەسەلەن ئەمە وتومان ئەگەر دوو مەلیک هەبن ئیلا تێکەچێ ئەگەر بێت و ئافرەتێک مەسەلەن دوو نێرینە لەگەڵ یا جوود ببن فەساد ڕوئەدا ناڵێن ئافرەتەکە نامێنێ ئەڵێن فەساد ڕوئەدا باشە ئەنواع لەوە چێن نەخۆشی ئەنواع فەساد تێکبوو تێکچوونی یەکێک لە مەقسەدە زۆر گەورەکانی دین کە پاراستنی نەسەبە ڕوئەدا بۆیە ئێمە لە مەسئلە ئەڵێن لە هەموو شتەکانە لەو کانە فیهما ئالیهەة إلا الله لەفەسەدەتە فەساد ڕوئەدا حتى ابن القيم لێرە قسەیەکی زۆر عەزیمە کە ئەفەرمێ هەتا خەلیفەی موسڵمانان یەک خەلیفە هەبوو ئومەتی ئیسلامی هەر هەمووی سەریان بۆ دائەخست ئەفەرمێ کافر بە هیچ شێوازێ موسڵمانی نەئەوێرە تۆ بیرکەنەوە زمانی ئیمامی عومەرە بڕیار ئەدەن لە زمانی ئیمامی ئەبوبەکرە بڕیار
كان دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مسیحیت ئیمام ئەفەرمێ والله مەشغوڵیان ئەکەم منیش بە خالدی کوڕی وەلید دەرسێ بۆم باس کردوون وازانم ئەو کاتانم کە بە ئۆنلاین ئەوم باس کردو لێرە یعنی بە خالدی کوڕی وەلید هەموو مەسیحیەتی ئەوە کرد هەموو مەشغوڵ کردن گیریان خوا بەدەست خالیدەوە بیرکەرەوە هەتا خەلیفەی موسڵمانان هەبوو هیچ دەوڵەتێک نەبوو لە جیهانە بتوانە بەرامبەر و مسلمانە بوەستێ کاتێکە مسلمان تەفرەقەیان تێکەوت چەند پاشایەکی زۆر دروست بوو ئەومان لێ هات هەر یەکەی بە شێوازێک و هەر یەکەی بە کەیفیەتێکەوە بوو مەسئلەی مەحەبەت و خۆشەویستی لە گەردوونە کە پاڵنەرە بۆ هەموو جۆرەکانی عەبدایەتی ئەبێ یەک جۆر عەبدایەتی هەبێ ئەویش بۆ زاتی پاکی پەروەردگار بێ و بە هیچ شێوازێک بۆ شتێکی تر عەبدایەتی نەکرێ دەی هەموو ئەوەی لە ئاسمانەکان و لە زەوی و لە هەر هەموو گەردوونە هەیە هەمووی پێویستی بە پەرستراوێکەیە تاق و تەنها منی مرۆڤ کاتێک کە پەرستن ئەەکەم ئەبێ دارێک لە پەنامە هەمان پەرستن بکە منیش ئەو خۆیە بناسم ئەبێ تەیر و توورێکیش هەمان خوا بناسێ بۆیە مامۆستا سەعیدی نورسی ئەفەرمێ قەت خۆت بە تەنها مەزانە ئەی موسڵمان ئەگەر لە شوێنێکە عەبدایەتیت کرد بە تاقی تەنها بووی کەس نەبوو وا تەسەوور نەکەی بە تەنهایی والله لەو لەحظەی کە تۆ عەبدایەتی ئەەکەی هەزاران مسلمان هەزاران خواناس و مؤمن خاوەنی ئیلاهێکی واحد ئەلەوێ لەو دەوروبەرە هەن لە جن لە مەلائیکە لە دار و درەخت لەو هەموو حەشەڕاتەی کە لەوێ هەیە ها لەو هەموو گیانداری لەوێ هەیە هەر هەمووی پێکەوە عەبدایەتێکە بەردێک کە تۆ ئەبینی هیچ حەرەکە و جوڵەی نییە و جەمادێکە ئیلا تۆ هەستەکەی گوێ لێ تەسبیحاتی خواک بۆی لە معجزاتی ئەحمەدیە مامۆستای نورسی ئەفەرمێ چەندەن کە بەردێک لەسەر دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵ دەستی کەسێکی ترە تەنها جیاوازەکەی ئەوەیە لە خزمەت دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دەنگیان بەرز کردەوە ئەگەر ناوەی دەستی تۆ شەر تەسبیحاتێکە سبحان الله ئەکە بەڵام لە دەستی مبارەکی ئەوە دەنگیان بەرز کردەوە بە ئاشکرا ئەصحاب بیستیان بۆیە ابن القیم ئەم نەزڕەی هەیە هەموو گەردون پێکەوە عەبدایەتی یەک تاک ئیلاهەکە کە خوایە جل جلاله ئەفەرمێ ما اتخذ الله من ولد وما كان معه من إله نا كري هەڵگرتووە خوا جل جلاله كري ببێ نهيج إلهي كتريشي لقلايا أقر وابوايا إذا لذهب كل إله بما خلق ولا على بعضهم على بعض أفرمي هر خوايا لو خوايانا هر إلهي لو إلهانا بشي خوي مخلوقاتي دروسة كرك عبداياتي بكن هندي كان بسر هندي كان ظالبون سبحان الله عما يصفون خوا زور باكو بيقرتر لويك كافران أيضا كألن شريكي خوا جل جلاله يان كركي وكو مسيحية كألن خوايك عالم الغيب والشهادة عالم الغيب والشهادة هرشي اشتيك بنهانا هرشي أشكرا أيزاني فتعالى عما يشركون أو زور برزاد لويك أوانا شريكي بقرار أدن يا أفرمي أم اتخذوا آلهة من الأرض وهم ينشرون لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا سبحان الله رب العرش عما يصفون لدواء آياتنا سبحان الله تسبيحك سبحان الله زور قوري لكردية أجر كلميك أو بيدالين باكو بيقرت بين بيشاي خوتان آوانيك أجر توز قرت بيتي باشا وێنەی خۆتیا زۆر لێڵە ئەگەر ئاوێنەیە هیچ تۆزی پێوە نەبێ بێگەرد بێ ئەوە تەسبیحی خوایە یعنی خوایەک زۆر پاک و بێگەرد یەک عیب و یەک خەلل لە کاروباریان نییە هەمیشە لە دوای ئەو کەلیماتەی کافران و بێدینان یەکسەر باسی ئەو کەلیماتانە ئەکا کە تەسبیحی خوای تایە ئێمە ئاەتێکمان هەیە طبعا إشكالية زور دروس أكا لما مسألة أويش أفرمي قل لو كان معه آلهة كما يقولون إذا لابتغوا إلى ذي العرش سبيلا أجر لقل خوايا كومل آلهة هنوكو أوانا الزعم أبن كافران ومشركان بيان ويا كخواي ترهيا أفرمي إذا لابتغوا إلى ذي العرش سبيلا ديك وابوبا بوراي خاوني عرش الرقاية بدوزنا وبيبقن طبعا آية باشا إذا لابتغوا إلى ذي العرش سبيلا ما بستكسيا
أفرمي ابن تيمية رضي رحمة خوالي به أفرمي قولك هي آواي تفسيرك أفرمي أجر أمانة وهستكن أمانة خوان دباب شن عبداتيان كانوا لأخوان الزكاة خاتوا وشكوان أنو ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفاء مع عبداتي أو بتانا ناكن تنهبون بالأخوان ما نزكنا دي أفرمي با بتشن الأخوان ونزكيان كانوا باشا كانتوان الأخوان ونزكيان كانوا كابو أم جوابا شون لو وقت خوي ملاتي أنو تحصيل حاصلة شتيك كبوها مشركين هاتون عبداتيان كردوها عبداتي شتاني كان كردوا إلا أخوان نزكاة وخواجة فرمان دي بابتشن ليو نزيق بنو الأخوة بزان أتوان نزيق بنو لغير أو شريعتي كأخوة جل جلاله دايما زاندو دايناو أم محبة خوشويسيا كباسي أكينو لخزمتنا وشن درسك لسري أروين أبي بيمر تو دارك أنرجي تشاورئك أي هتا برده أبي بربدا بري أم محبتتشيا آثواري أم محبتتشيا أما قرنج أفرمي والمحبة لها آثار وتوابع ولوازم وأحكام وكاك محبة شندين بربوم وأثريه دركة ولجياني تويا باشا شندين أحكام هي شندين شتيه بدوية كدركة والرجانة محمود بيا مذموم بيا أخلاقي تويا دركة إنجا تشانك نزيق بي تشانك دور بي محبتك تشانك زياتر بي لا كاري تويا دركة وقتی خوی امانو اگر کسی کوڕێکی خۆی زۆر خۆش بێ باوکێ کوڕەکەی خۆی زۆر خۆش بێ تۆ هەرچی باسکەوە ئەیباتەوە بۆ لای کوڕەکەی خۆی ئەڵێ کاکەگیان بەخوا نەفەرێکم بینی ماشاء الله زۆر زیرەک بوو کورە ئەڵێ زیرەکی ماڵەوە بێ زۆر مهمەوە ئەمە دوای تۆزە یەتە سەر زیرەکی کوڕەکەی خۆی باسی زیرەکی کوڕەکەی خۆیەک باسی کاسبی بکەی دوای تۆزە یەتە سەر باسی کاسبی کوڕەکەی چکە بۆ ئەو خۆشەویستێکی خۆی هەیە ئێستا شەروایە لە مەجالیسا بڕۆن یەک تۆزدانی شە قسەیە فڕێ بۆ سیرکە هەرچی ئەحزابە دەریەخێ چکە هەر کەسە كل لليلى يعني هر كسب قراني بو ليلى خوي الله سو درك اما لكيه ولا تشبيرك وشون بو چونك خوش زماني بو خوش يسكي خوي هاوارك دنگا دبرو اما هري شكل اما ابي زور لمساله محبتها سري اثار كان كين دي مسلمان يسيركي ذكري خواك باسي خواك صلوات ادا الله نخف سخي كل الله السخاوات لا إخوة جل جلاله بابا يو توزانا دور نسير كان أم كمولو كائناتها مرزق دا أو يا سخي أو يا كريم باسي هرشتب كان أو باسي خوية تويات بويا أصحاب كاتك أتشون شويني قرم بيري جهنم وخوانا كود أتشون شويني خوش بيري بهشتيانا كود يكسر سبحان الله تبارك الله أم كلمات جوانا نبسر زماني أنا أهد بوي أبي آثاري محبته كان دلالة بلا سرتو أبي دركه وأودري أخاتو تشنق نزيكي لو محبوبه وتشنق دوري لمحبوبة كد دب أخوة كسك عقل بيت حياتي تيابي أخوة بحياتي محبتي هالنا بجري كزري اللي أبدا بلكو هميشا أشي بدواي خوشويستيكا أقريك سودي هبي بو جياني بو آخرتي ناچێ لەگەڵ شتێکە خۆشەویستیکە کە لە خۆی نزمترە وەکو ئاژەڵەکان وەکو داروبەر عەبدایەتیان بۆ بکە ناچێ لەگەڵ شتێکە خۆشەویستی بەستێ لە کە هاوتای خۆیەتی وەکو مرۆڤەکان ئەچێ یان کەمتر لە مرۆڤەکان لە جین و ئینس و ئەمان ئەفەرمێ ئەچێ لەگەڵ شتێکە پەیوەندی ئەبەسێ کەسی عاقڵ کە لە خۆی بەرزتر لە خۆی خۆشەویستتر ئەچێ لەوێوە کاری لەسەر ئەکا ئەفەرمێ دەی هەموو جۆرە مەحەبەتێک كإنسان خويا أي بينته أجر محبتك لبيناوي خويا أبو مداركي لدوروبري رب العالمين هل أصورة أفرمي أو بربومي أو محبتك لضلياتك هي خويا جل جلاله أو شي بخير وأجر بونسر بنمنا كسيكي مسلمان خزاني خوي خوش خزانك وسر مسلمانك خوي خوش باشا دايكو باوشك منالك خويا خوش أما ينبوتي خوش كما خلاتي خوشويستي قوريانا الرسولي محبوبة بو بيغمري خوما صلى الله عليه وآله وسلم خوشوي أفرمي إمام غزالي شكو الرسولي محبوبة أو كسيك خوشويستي نراوي خوشويستا كما لا من أويش خوشويستا قسي خوشويستا كبو لخزمة قرآن أما جو أقرين أوستين
کەلیماتەکان چێژیان لێوەرەگرین چکە کەلیماتی خۆشەویستەکەمانە بەلامانەوە زۆر شیرینە بۆیە ئەفەرمێ هەموو دڵی ئینسانی مسلمان پڕ لە خۆشەویستی خوا ئەبێ پڕ بێ لە خۆشەویستی خوا جەل جەلالوه و ڕەنگدانەوەی هەبێ لەسەر هەموو کایەکانی ژیانی لەسەر زمانی لەسەر کردەوەکانی هەمیشە بەسەر دەوری لەسەر ئاعتیقاد و فکری هەمووی لە پێناوی ئەوە سەرفکە ئێمە شوبهات و شەهەواتمان هەیە شوبهات بۆ عەقڵی ئینسانە شەهەوات بۆ ئیمانی ئینسان یان با بڵێن بۆ فیتڕەتی ئینسان لە فیتڕەتی ئینسانیەت لا ئەدا شەهەواتی ئینسان چونکە هەموو شتێک لە دینە ڕێژەی بۆ دانراوە ترسنۆکی زۆر خراپ هەڵەوەڕی زۆر و پەلاماردانی زۆر هەر خراپ شەجاعەت و ئازایەتی جوان و چاک هەموو وەسەتەکان لە تەبایعی ئینسان شتێکی باشە بەڵام ئەوەی کە مەذمومە ئەوەیە بۆ ئەم سەربڕێیە بۆ ئەو سەربڕێی کەمتەرخەمی لە فیتڕەتی خۆتاکەی باشە ئەکاتە ترسنۆکی جەبانی ڕەزیلی مەسەلەن زیادەڕەوی تیاکەی ئەکاتە بە هەدەردانی ماڵ ئەکاتە ئیسراف ئەکاتە تەبزیر ئەکاتە با بڵێن حیرەز بۆ شتێک کە جێگەی خۆی نیە بەڵام وەسەتەکانت گرت ئەکاتە ئینفاق لە پێناوی خوایە و بەخشندەیی و هەمووی بە ئەجر بۆ ئەنووسێت لەولاترەوە کاتە شەجاعەت و ئازایەتی و پیاوەتی و شەهامەت و وەسەتیەتەکان هەموو کاتێک کە مەحەبەتی خوا لە دڵتا ئەبێ و بەپی نظامی ئەو ئەچی بەڕێوە هەموو شتێک لە تۆیە جوان دەرئەکەوێ بۆی ئەفەرمێ دەی هەرچی ئاعتیقادێکی فاسد لە ئینسانە دروست ئەبێ کە مەذمومە سەرچاوەکەی لە شوبهەیەکەوە کە ئەم کەسە دڵی بۆ شوبهەیە ئەچێوە لەناو ئەو شوبهەیە غەرقە دوایی مەحەبەتی خوا بە ئەندازی شوبهەکە لە دڵیا کەمە بێتەوە جا ئینسانی مسلمان کە ئیمانی ڕاسخدا مەزرا دەیان شوبهات بهڕوژێ ئەم ئیمانەکەی جوڵە ناکە وەکو خۆیەتی ئەگەر ئیمانەکەی دا نەمەزرا بوو ئەو کاتە بە ئەدنا جوڵە و حەرەکات سوبحان الله سێرەکەی ئەم کێشەیەکی بۆ دروستە بێ گرفتی بۆ دروستە بێ لە دڵیا تەزەبزوب دروستە بێ سەبارە بە ئیمانەکەی ئەفەرمێ دەی بزانە هەموو جۆرەکانی ئەوەی کە بە دەوری مەحەبەتە ئەسوڕێنەوە حکمی مەحەبەتی خۆیان هەیە واتە تۆ کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خۆشەوێ لە پێناو ئەوە بەمە چەندێ پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم زیاتر خۆش بێ ئەوە خۆشەویستیت بۆ خوا زیادەکە چەندێ پیاوچاکانت خۆش بێ ئەوە مەحەبەتێ بۆ خوا زیاد چونکە هەمووی لە پێناوی ئەوە خۆشەوێ چەندێک حتا خێزان و مناڵت خۆش بێ هەمووی لە پێناوی خۆیان خۆش دویستووە لەوێ مەحەبەت زیادەکە بۆیە مەسائلی خۆشەویستی محرکی ئەساسیە و بەروبوومەکەی زۆر زۆر جوانە کە ئینسانی مسلمان دەستگیری ئەبێ ئەڵێ وەڵاهی خۆشەویستی خراپیش بە هەمان شێواز ئاسارەکانی دەرئەکەون هەندێک خۆشەویستی هەیە دوور دەخاتەوە لە نوێژی جەماعەتێ دووری ئەخاتەوە لە نوێژ و تاعەتێ دووری ئەخاتەوە لە ذیکر و ئەورادە مێشک و خەیاڵ و زیهن هەمووی داگیرەکە باشە شتێکی دونیەوی ئیتر مادەیە ئیتر سوڵتەیە ئیتر مەسائلی جنس و شەهەواتە هەر شتێکەیە لەم بابەتانە سێرەکەی تو ئەبە بە کەنارێکی ترە بە شوێنێکی ترە دەی ئەو کاتە تۆ ئەزانی کە ئەفەرمێ ئیمامی ئیبن القەیم ئەفەرمێ وەڵڵاهی ئاثاری ئەمە لە دنیا دەرەکەوێ تووشی ئەنواع غەمۆکی و ئەوانە ئەبی لە ئاخرەتیشا ڕۆژێک لە ڕۆژان حەسرەتێکی زۆر گەورە ڕووتی ئەکا کە کاتی هەستەکەی ئەو هەموو کاتە جوانت لە شتێکی بەلاش و بەتاڵا سەرف کردو لە خزمەت ئەم ئاەتا پێویستە چاو بکەینەوە کە خوای گەورە ئاثاری مەحەبەتیە باسەکە أفرمي ما كان لأهل المدينة ومن حولهم من الأعراب أن يتخلفوا عن رسول الله ولا أن يرغبوا بأنفسهم عن نفسه نابي أهل مدينة وأويل دور بري مدينة إلا أعراب كان پشت كان في غمري صلى الله عليه وسلم لو دوا كون بويان نيشتكي وابكان دوا كوتن لفي غمري صلى الله عليه وسلم آثار محبته نابي نفسي خوانيان لو خوش تربيه بأنهم چونك أوان لا يصيبهم ظمأ جارك نبو أوان تونيبن ولا نصب نار حدبن باشا ولا مخمصة جارك نبو كبرسيان بيتو بكونا تنقلانيك لري خوايا نهر أوا ولا يطؤون موطئا يغيظ الكفار بخوا قاتيان لشونا كدانا وككافران بيان ناخوش لو شونا تواجديان هبه باشا ولا ينالون من عدو نيلا هي جارك نبو لقل دجمنا شركا وزفر بدجمن برن إلا كتب لهم به عمل صالح إلا كدويك صالح ينبو نسراوة إن الله لا يضيع أجر المحسنين خيرا
أجري أو كسان محسن بهدريا نادى ولا ينفقون نفقة صغيرة ولا كبيرة هيج بخشينك بچوك قورا النية ولا يقطعون واديا هيج دولو شي والله النية وان تيبرن إلا كتب لهم إلا بخير أجر بيان أنسري ليجزيهم الله أحسن ما كانوا يعملون ويخواي قورا جوان ترين باداشتيان باتو دي أفرمي سيري أما آياتبك إمام أفرمي بزانا آياتي يكم باسي طاعتكان يانكا أو شتانيك لطاعته ودروس أبي هاريك يقلمانا لا يصيبهم ظمأ توني تبي بالرجوع أبي توني تبي للجهاد توني تبي لحجة توني تبي لعمرة لا هرشوينك ولا يطؤون موطئا يغيظ الكفار بخوا شوينك نية وقاتي تبقيك كافران بيان ناخوش بسيت الزانكو قرامنا والزانكو هموي بكنا مناري جوان هموي آفرتي جوان بحجابي جوان باش وكو منارة قنجي جوان وكو منارة لنا أزاني كان بينا راحة هموي بأجر المسري ولا يطؤون موطئا يغيظ الكفار ناب الريال من داو شوينك هي فسادي زوزو تياكري قرار من داو يمبتشين لو سيرانك باشا لو تزور كس بينا خوش بي أروشا أو شويني سيرانين اللي يجيرا هموي أو چند ساتيك اللي هموي بأجر بوتن المسري هر شوينك مجلسك أزاني أقر تو اللي بي غلطي برامبر بالدين ناكري أشم لو مجلسة دائنيشم بوي غلطك برامبر بالدين ناكري ولا يطؤون موطئا يغيظ الكفار كبيان نار حد به إلا هموي أمانة برهمي كرده وصالح كان يتون أي كرده وصالح كان خوان إنفاقك أبخشي لبينا يخويا نا أشي شي ولك أبري ببيا بوشوينك أروي لبينا يخويا هموي أجر بعداش تبوا نسري دي يكم دانا هيتشان لفعل خوان يا خوي ني كردوه قدرا تونيبو لو تي بالرجوع هيج تينو نبي بلام جاريه بالرجوع تينو تبي تو بالرجوع بنكت كردو بلام اثري كي كردوكا باجر بود مسراو اي شلون لمحبه اثرك ان نسر همو اثرك ان نسر تو خوات خوشه جل جلاله لبيناوي خوشه ويستي خويا تو هاتوي يكجر خود قرتو للنظري حرام يكجر خود قرتو لغيبه يكجر خود قرتو لبهتان كردن يكجر يعني همو يكجر لجاسوسي خود قرتو هموي بأجر بوت نسر نا لبر خاطري أويك خوشويستكم لدز ندم زوزو توبأكم نبعد جناهكم كردي بيم نزاني به عفومك لجناهك نايزان عفومك لجناهك أي زانم أما هموي أثره أما هموي بروبومي مخوشويستي خويا جل جلاله بوي هريه شغله إيما بيوستي بم محبته خوشويستي هيك رونقي بداتي قوريبك برزي كاتو هەرێکێک لە ئێمە پێویستی بەوەیە کە ئاثارەکانی مەحەبەت لە خۆیان جێبەجێ بکە بەخوا ئەم بەروبوومی مەحەبەتانە لە ئێمە نەبێت حتمما ئێمە مەحەبەتمان کردچووکاڵە بەرامبەر بەخوا جەل جەلالو بۆچی تۆ شەوێک کە هەڵئەسی ئەمە ئەثەری مەحەبەت نییە لەبەر خاتی خوا و دەست نوێژ بگرە و نوێژی بەیانی و جێبەجێکە و دوڕکە سونەت لە پێشیا بکە و ذیکر بخوێنە ئەمە ئەثەری مەحەبەتە ئەمە ئەثەری مەحەبەت پیاوچاکیان وتیان چۆن بزانین خوا ئێمەی خۆشەوێ فرمووی خەریکی چین هیچ کردەوەی بۆ خوا ئەکەن بەڵێ کردەوەی بۆ ئەکەین دەمادام کردەوە بۆ خوا ئەکەن جەل جەلالو تەواو دیارە خوا ئێوەی خۆشێ چونکە ئەگەر مەحەبەتی ئەو لە دڵتانە نەبێ ئەمە ناکەن زۆر کات گەنج پرسیارەکە من چۆن بزانم پێغەمبەری خوام صلی الله علیه و سلم خۆشێ چەند شوێنی کەوتووی سەری کە هەڵی سەنگیانە ژیانی ڕۆژانەی تۆ لە سەتا چەندی شوێن کەوتەی ئەوە دیارە خۆشتەوە گەنە شوێنی ناکەوی خوشويستي خوش جل جلاله أثري محبة درك دليل لسروي كتو خوات خوشوي جل جلاله والله أجر خوات خوش نوي ناتواني ببخشي ناتواني فلسك مندوبي بيات كردو ببخشي ناتواني لكاتك السرماية دز نوجه بقري ناتواني كاتي نوجكت خريكة لدز أشي مشكو خيال وذهند مشوش أبي خفت بار أبي يد أروي نازاني تشيب كيتاوكو دز نوجه أقري نوجكت جيبجيك كاتك جناهك كي فرمسك بتشاوته يتخور ما أثري محبته أتبي أود لنا الرنج خوشة ويستكت بويا تشاو كان فرمسكي بيا يتخوره بويا أثركاني محبات بأندازي محبة جرينج شو كهمو أجر لأثركاني محبته درك خو لو أشي بويستي خود نو بك جريابي أو بروبومي توبيكي صادقك كردوته بلام شون ولا يطؤون موطئا يغيظ الكفار بأجر أنسري
چۆن توونی بوونێک بە ئەجر ئەنووسرێ فرمێسکێکیش غەمێکیش بۆیە لە فەرمایشتێکا پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەو غەم و هەمانەی کە بە دڵی موسڵمانە گوزەر ئەکا ئەو غەم و هەمانەی بە دڵتا گوزەر ئەکا خەفەتباری پارەت نییە خەفەتباری مشکلەیەکت هەیە خەفەتەکان گوناهت لێ ئەوەرێن چکە بە عەبدایەتی بۆ تۆ ئەنووسرێ هەر غەم و خەفەتێ بە دڵی تۆیەت ئەوە ئەثەری مەحەبەتە بۆیە هەمووی بە ئەجر و پاداش بۆ تۆ ئەنووسێ و گوناه لە تۆ کەمەکاتەوە گوناه لێ ئەوەرێن خوای گیان ئێمەی گوناهبار لە ئەم ڕۆژەیە لە خزمەت کەلیماتی پیاوێکی زۆر گەورە لە خزمەت کۆمەڵی ئاەتی زۆر پیرۆز فەرمایشتی پێغەمبەریانە صلی الله عليه و سلم ئەم کەمە ژیانی خۆمان بەسەر برد یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم تۆزەمان لێ قبول کە یا رب العالمین یا ربی خوایە دڵ و دەروونمان پڕکە لە خۆشەویستی خۆت خوایە ئیمانمان دامەزرێنە خوایە عاقبەتمان پڕخێرکە یا ربی خوایە سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە یا ربی خوایە هەر گوناهێ کردومانە بە ئاشکرا بە پەنهان عەفومان کە یا ربی خوایە تۆ خۆت شاهیدی ئێمە هیچ کاتێک گوناهمان بە عینادەوە نەکردووە خوایە شەرمەندەین یا ئیلاهی کە شەهوەت زاڵ بوو بەسەرمانە گوناهمان کرد عەفومان کە یا رب العالمین بە بەزەی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت دڵمان دامەزرێن لەسەر خواناسی شیرینی ئیمان بخرە ناخی دڵمانەوە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی ڕەفیق و هاوڵ و برادەرمان ببورە خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببورە یا ربی خوایە داوات لێ ئەکەین هەر کەس پیاوەتیکی لەگەڵا کردوین لە هەموو ژیانمانە لە گوناهی ببورە خوایە هەر کەس غەیبەتی کردوین لە گوناهی ببورە خوایە هەر کەس بهتانی گوناهی ببورە یا ربی خوایە هەر کەس ظنێکی خراپی پێبردوین لە گوناهی ببورە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت هەموو گرفتەکانمان چارەسەرکە خوایە تۆ زۆر دەوڵەمەند ئێمە زۆر هەژار و لات یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت بەرەکات و ڕەحمەتی ئاسمانی خۆت بەسەرمانە ببارێنە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە ئەو کوڕانەمان ئەو کچانەمان کە هاوسەرگیریان نەکردو خوایە بە حیا و شەرم و بیان خەرە ماڵی خۆیان یا رب العالمین ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە پەروەردگارە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەسێکمان نەخۆشە شیفای بۆ بنێرە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لەم دنیاە زەلیلمان مەکە لە بەردەستی دوژمنانمانە زەلیلی دەستی نامردمان مەکە محتاجی دەستی ئینسانەکانمان مەکە زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە یا ربی خوایە لەم دنیاە دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیاە دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ پەروەردگارە ئێمە زمانمان کولە لە دوعایە دوعا ئەکەین بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یا ربی خوایە ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریە هەر چاکەیەکی داوا لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ربی خوایە لە بەهشتا لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کۆمان کەرەوە لە گوناهەکانمان ببورە عاقبەتمان پڕخێرکە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء وجبوري خوالي من قبولك